قەدەری ئەڵڵا بیرم کەوتەوە پێشەوەی بێمە خزمەتتان کەوا ئەم چوارشەممە ئەمڕۆ ینی بەیانی سێشەمەوە نیە شەوی سێشەممە چوارشەم بە حساب یادی لەدایکبوونی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام لە مانگی ڕەبیع الأوەلا لەدایک بووە لە بینی زاناکان ئەوانەی کە سیرەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم نووسیوتووە لە ئیبن ئیسحاق و ئیبن هیشام و واقیدی و جەماعەتەوە لە کۆن و خلافێکە بۆ کە ئایا ڕۆژی لەدایکبوونەکەی ڕۆژی ئەو ڕۆژە مبارەکە کەیە پیان وا بۆ 8 مانگە پیان وا بۆ 10 مانگە پیان وا بۆ 12 مانگە پیان وا بۆ 18 مانگە لە 4 ڕۆژانی تاکید نییە ڕۆژی لەدایکبوونەکە بێزەبت کەیانە ساڵەکە تاکیدە پێوتێ ساڵ عامل فیلە و ساڵی کە ئەبرەهە هجومی کردو بۆ مەکە مانگەکە مانگی ڕەبیع الأوەلا بە حسابی ساڵی شەمسی خۆمان هەتاوی والله ئاعلم ئەوەی کە حسابیان کردووە ڕێکەوتی 24 کات ئەو ساڵی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم تیا لەدایک بووە 24 بووە ئەو ڕۆژەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم تیا لەدایک بووە بەڵام مانگە عەرەبیەکە ڕۆژەکەی کە بالفعل ئایا 8 مانگ بووە کە زۆرێک لەسەر ئەوەن هەیەکی ژەڵەن 10 هەیە گەڵەن 12 هەیە گەڵەن 18 خلافێک لەوەیە هەیە کە لە کامیانە بووە بەڵام ئەوەی کە خلافی تیانە ئەوەیە ڕەسوول الله صلی الله عليه وسلم دایک و باوکم بە قوربانی بێت لە ڕۆژی 12 خۆیان وەفاتی کردووە لە هەمان مانگە ئەم مانگی لەدایک بوونە کە مانگی ڕەبیع الأوەلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی 12 کەیان وەفاتی کردووە یعنی ڕۆژی 12کەی کە ئیسا بە مەولوعیە بە حسابیەکەین ئەڵێن لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم تأکید ڕۆژی وەفاتەکەیەتی ڕۆژی وەفاتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نەک ڕۆژی لەدایکبوونەکەی خلاف لەسەری هەیە کە چ ڕۆژێکیانە ئێمە داواکاری نەزاتی ئەڵڵا هەرچێ بێ بە خزمەتکار و شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە نازارەمان قبوڵ بکات لە دنیا و لە قیامەتیشە هەر لەسەر ئەو حسابین و بە ئومەتی ئەو حسابین و لەگەڵ ئەوە حەشر بکرین ئینشاء الله